وەکو هاوکاریش ماماژەی پێکرد ئەمڕۆ پارتی و یەکێتی لاستی باڵادا لە پیرمام کۆ دەبنەوە دوایین کۆبوونەوەیان 30 تەموزی 2023 بووە لە سلێمانی بەڵام کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە لە نێوانیاندا پێویستی یەکلا بێتەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان جامە تا چەندە گرنگە هەنگاوەکان باڕاستەیەک ڕێزی نێوماڵی کورد زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز عەدالەت عەبدوڵڵا چاودێر و نووسەر لە مامۆستای زانکۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت بەڕێز عەدالەت ئەم کاتت باش پارتی و یەکێتی ئەمڕۆ کۆ دەبنەوە دوای ماوەیەک لە دابڕان لە نێوانیاندا بۆ کۆبوونەوەکان پێتان وایمە تا چەند هەنگاوێکی گرنگە یەکڕێزی نێوماڵی کورد بۆ هەرێمی کوردستان لەم قۆناغە هەستیارەدا کە هەرێمی کوردستان و عێراق پێدا تێدەپەڕێت. ئەم کاتت باش بێگومان ئەم گفتوگویانەی کە قەرارە ئەمڕۆ دەست پێ بکە پێویستێکی سیاسیە پێشەر لایەک بۆ خۆیان وەکو یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و بێگومان لە ڕێگەی خۆشیانەوە بۆ ئەو بەرپرسیارەتیانەی کە وەکو دوی هێزی فەرمانڕەوا کەوێتە سەرشانیان ئەم کۆبوونەوانە ماوەیەکی زۆرە یعنی تا ڕادەیە کە توانین بڵین ئەگەر ناو بەناش بوش بوو یعنی ئەنجامیش درابێ ڕەنگە بەداخەوە لە بەرەوەی نەتیجەیەکی دیاریکراوی لەسەر پەیوەندی نێوان هەردوو لاو لەسەر ژیانی خەڵکی کوردستان نەبووە بۆیە پێویستی بەوە هەیە کە بە ڕۆحیەتێکی تازەوە بچنە ناو گفتوگۆوە بە تایبەتی کە هەم لە تەرەفی پارتی دیموکراتی کوردستانەوە هەم لە تەرەفی یەکێتیەوە با بڵێن دەستەیەکی تازە ئێستا لە ناو ئەم دوو هێزن و بڕیار بەدەستن و ئەوەی کە وەکو زانیاریش هەیە هەردوو لە ئاستی باڵایە فیگەرە سەرچەکانیان کە ئێستا بڕیار بەدەستەکانیان لە کۆبوونەوەکەی بن ئەمە یارمەتیدەرە بێ بۆ ئەوەی لانی کەم ئەگەر ئەجندەیەک هەبێ بۆ ئەوەی گفتوگۆیەکی ڕاشکاوانە بکەن لانی کەم بەشێک لەو ئەجندایە بخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی ئەمەلێک هەبێ هیوایەکی زیاتر هەبێ بە بەهای کۆبوونەوەکان ئەجینا ئەگەر کۆبوونەوە تەنها بۆ جۆرێک لە پیشاندانی با بڵێن یا بۆ جۆرێک لە ڕەوانەوەی هەنێ لە گرژەکان بێ بەبێ چارەسەرکردنی دۆسەکان ئەو کاتە نەتیجەیەشی نابێ ینی هەردوو لای پێویستی بۆ هەیە بڕێک ڕاشکاوانە لەگەڵ یەکە قسە بکەن ئەو بابەتانەی کە ئەبێ گفتوگۆیان لەبارەوە بکرێ بە پێی ئەهەمیەت و ئەولەوێتی خۆیان دەستنیشان بکرێت چەندێکیان ممکنە ینی عملیە کە لەم گفتوگۆی ئەمڕۆیە حەسمی بکەن و هەندێکیشیان لەسەر بنەمای ئەوەی کە نەک تەنها ئەولەوێت لەسەر بنەمای تەوقیتیش واتە کات ئێستا هەرێمی کوردستان و عێراق لە بەردەم دوو ڕووداوی گەورەیان یەکێکیان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە دواتریش هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە قەرار وایە لە داهاتووە ئەنجام بدرێت لە ساڵی داهاتوو ئەم دوو پرسە دوو ئیستحقاق خاتە بەردەمی هەردوو هێزی فەرمانڕەوا یەکیشیانەوەیە بە پێی ئەوەی هەڵبژاردنیان لە پێشە ئیستحقاقی منافسەیان هەیە ینی پێشبڕکێی یەکتر وە لە هەمان کاتە ئیستحقاقی هاواهەنگی و گفتوگۆ و جۆرێک لە هاوبەشی بە حکمی ئەوەی کە لە ناو موسەساتی هەرێمە لە حکوومەت و لە سەرۆکایەتی هەرێم و لە دام و دەستگاکانی تری فەرمیە بڕیار وایە کە هاوبەش بن ئەبێ ئەم هاوبەشیە ڕەنگ داتەوە بۆیە گفتوگۆی ئەمڕۆ ئەو دانیشتنەی ئەمڕۆ ئەبێ جیاواز بێ لەوەی کە لە ڕابردووە هەبووە. باشە بەرز عەدالەت لە ماوەی ڕابردوودا عێراق فشارێکی زۆری لەسەر هەرێمی کوردستان هەبووە بە تایبەتی بابەتی ناردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی وەکو کارتێکی فشار لەسەر هەرێمی کوردستان بەکارهێناوە. نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان لە یەکتر تا چەندە کاریگەری لەسەر بڕیارەکان لە بەغدا دەبێت؟ حتمما پێویستی بەوە هەیە کە لە قۆناغی داهاتووە شێوازی گفتوگۆکردنی لایەنی هەرێم لەگەڵ بەغایە گۆڕانکاری بەسەرا بێت چونکە ڕەنگە تەرەفی بەرامبەریش بێگومان بە ئەندازەی ئەوە متابعی دۆخی هەرێمەکە نەگەر پەیوەندی نێوان دوو هێزی فەرمانڕەوا پەیوەندیەکی ئاسایی نەبێ حتمما لە کاتی گفتوگۆکان و باسکردنی هەموو ئەو دۆسیانەی کە دۆسیەی هەڵواسرا و چارەسەر نەکراون بە تایبەتی لە پەیوەندیە بە مەسەرەی شایستەی دارایی خەڵکی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش موچە حتمما ڕەنگەداتەوە و هەندێک جار ڕەنگە ئیستیغلالی ئەو جیاوازیانە یان ئەو ناکۆشیانە بکرێت کە لە هەرێمی کوردستان هەن یعنی پێش هەر شتێکە بێ لە دانیشتنی ئەمڕۆیە بە سەراحەت قسە لەسەرەوە بکرێت کە چی ئیلتیزاماتێک هەیە کە کەوێتە سەر شانی لایەنی هەرێم بەرامبەر بە بەغدا و پێویستە کات جێبەجێ بکرێن بۆ ئەوەی هەردوو لە وەکو یەک وەکو دوو حیزبی فەرمانڕەوا بچنە ژێر باری مەسئولیاتەوە نەک بە وەفدێکی هاوبەش بچنە بەغا بەڵام هەڵوێستی سیاسی و خەڵی سیاسیان بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە دۆسیەکانی نێوان
هەردوو لە جیاوازی و تا ڕادەیەکیش ناکۆچیتیا هەبێ ئەمە ئەوەی کە ئەبێ ناکۆچی لەسەر نەبێت دابینکردنی پێشەر شتێوەکو پرسێکی لە پێشینە ئەولەوی بۆ خەڵکی کوردستان بابەتی موچەیە تا ڕادەیەکی زۆر حکوومەتی عێراقیش بەداخەوە پێچێ تا ئەو کاتەی کە بزانێ لە هەرێمی کوردستانەوە خیتابێکی هاوبەش نییە لە بەرامبەر ئەم پرسا هاوەهەنگی نییە لە بەرامبەر ئەم پرسا ڕەنگە ئەویش بە پێی ویستی خۆی تەبەن ڕەنگە بڕووبیانووی هوەری و تەکنیکی و جاری وا هەیە یاسایش بهێنرێتەوە بۆی لە کاتی خۆیان نەنێردێ بەڵام ئەگەر لێرە لە تەرەفی هەرێمی کوردستانەوە تەنسیق هەبێ بزانن کاچناوێت چۆن هەموو ئەو یعنی بای ئەو ئارگۆمنتیان پێ هەبێ بۆی هەموو بڕووبیانویشی تەرەفی بەرامبەر کە بەغایە ببرن و هەموو الزاماتێک لەلایەن هەرێمی کوردستانەوە جێبەجێ بکە و سا حکوومەتی بەغداد حسابەکە کە تعامل لەگەڵ تەرەفێکی ڕسمیەکە لە کە پێی ئەوترێ حکوومەتی هەرێمی کوردستان نەک مامەڵەکردن لەگەڵ اختلافاتی سیاسی نێوان هێزەکان کە لە فەرمانڕەوان. باشە ئایا ئەم بابەتە کاریگەری لەسەر پرسە ناوچەیەکانیش دەبێت بە تایبەتی لەگەڵ دەستپێکی شەڕ لە نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماستا جموجۆڵەکان لە عێراقیش زیادی کردووە بە تایبەتی هەڕەشە لە هێزەکانی ئەمریکا و ئەو لایەنە شیعانەی کە ئەیانەوێت لەم بابەتەوە تێوە بگلێن هەرێمی کوردستان و یەکریزی لایەنە سیاسیەکان تا چەندە کاریگەری لەسەر بەرقەراری ئەمن و ئاسایش دەبێت بە تایبەتی لەگەڵ هەموو ئەو کێشە و ئاڵۆزیانەی کە لە ناوچەکەدا هەیە و ئێستا هەرێمی کوردستانیش پێبەری نییە لەو بابەتە. هەردوو لە بێ ئەوە بزانن کە ئاسایشی هەرێمی کوردستان ئەویش لە چوارچێوەی ئەو خاڵانەیە کە پێیان ئەوترێ ئەولەویەتی کار یعنی بۆ هەر هێزێک کە فەرمانڕەوا بێ پارتیە یەشێتیە کە دۆخی عێراق و ناوچەکە ئەبینن بێگومان ئەبێ یەکێک لە خاڵە استراتیژیەکان چۆنیەتی پاراستنی هەرێم بێ لە ئەم هەلو مەرجە گرژوواڵۆزەی کە و ئەو دۆخە گرگرتووەی کە لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاستەوە بە بۆنەی جەنگی غەزەوە سەری هەڵداوە و باشیش ئەزانن پێشوەخت کە ئەمە ڕنگدانەوەشی لەسەر دیاریکردن و بگرە فشارشی ئەبێ لەسەر دیاریکردنی هەڵوێستی زۆر وڵاتی ناوچەکەی ئەمە بە حکمی ئەوەی بەشێکین لەوەی کە لەو قەوارە ڕسمی کە پێی ئەوتری عێراق حتمەن چاوەڕێی ئەوە ئەکرێت کە لایەنی هەرێمی کوردستانیش هەڵوێستی خۆی بنوێنێ هەڵوێستەکە چییە ئێمە تەبان کەم و زۆر ئاگادارین کە لێرەیە چیە بەڵام ڕەنگە ئەگەر پەرەسەندنە مەیدانەکان لە جەنگی غەزەیە زیاتر قوڵ ببێتەوە و بسێنێ و بگاتە ئەوەی کە بازنەی ململانەکە فراوانتر بێ حتممە ئەو کاتە تۆ وەکولایەنی هەرێمی کوردستانیش ناچارە ئەبی کە شێوازێک لە هەڵوێستی و خیتابی سیاسیت هەبێ کە ناکۆک نەبێ لەگەڵ عێراقا گرفتەکەش لێرەوە ڕوەدا بەشێک لە هێزە عێراقەکان ڕەنگە لە ژێر کاریگەری هێزی هەرێمایەتیە هەڵوێست وەربگرن و بەشێکی تریان ڕەنگە لەگەڵ ئەوە بن عێراق خۆی بپارێزێ لەم جەنگە بە حکمی ئەوەی کۆمەڵێک خاڵی لاوازیتیا هەیە کە ڕەنگە دەست بەجێ تەسیری لەسەر ژیان و لەسەر ئەمنیەتی خەڵکی عێراق بێ و حتا لەسەر بوون و یعنی حزوری ئەو سەفاراتی وڵاتان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و هێزێکی گەورەی وەکو ئەمریکاش کە تاکو ئێستا خۆی بەهاو بەشێک لە چوارچێوە ڕێکەوتنامەی سۆفای خۆی بەهاو بەشێکی استراتیژی عێراق زانانی ئەگەر بێت و لە چوارچێوەی هەڵوێستگەڕگرتن لە شەڕی غەزە پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق بەهۆی هەر ڕەفتارێکەوە بێ هەر سیاسەتێکەوە بێ لەلایەن هەر گروپ و ڕێکخراو سیاسی هێزێکی سیاسیەوە بێگومانەوە کاتە تەسیری سەلبیشی ئەبێت حتمەن لەسەر دۆخی عێراق و ئەو کاتە ئەبێ هەرێمی کوردستانیش ڕەچاوی بکە کە چۆن خۆی بپارێزێ بەتایبەتی ئێستا ئازانین بۆمبارانکردنی هەندێک جار هەرێمی کوردستان لەلایەن گروپ و با بڵێن هێزە میلیشیایەکانی عێراقەوە بوونی هەیە هەرم بەیانیە پێم وا بێ پەلامارێک دراوە سنووری با بڵێن پارێزگای هەولێر و لای فڕۆکەخانەوە ئەمان ئەبێ حساباتی وردی بۆ بکرێت چکەوە کێشەی ئەمین دوێنێ لە ڕانێژ دیسانەوە بە درۆنی تورکی لە خەڵک دراوە ئەمانە هەمووی بابەتی ئەمینە بێ حسابی وردیان بۆ بکرێەوە چارەسەریشان بۆ بدوزرێت. زۆر باشە. بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بوو.